بێگومان خاوشکۆ دیوکلتیانوس بۆ بەرژەوەندی ڕۆم وامەیالەتە بایەخی زۆرتر لە خزم و کەسوکاری خۆیان دادەنێن کەوایە بارکی سەرشانم دەزانم بەڵێم کە من دڵنیام کە خات و هێلن وەکو مێردەکەی ماکسیمیلیان تاقانەپەرستەوە خۆداکانی ئەمە قبول نییە بە هەموو کەسێ ئەمە دەزانێت کە دڵپیسی و ناپیاوی تۆ سەرچاوی ئەم قسە پوچانەیە ئەتۆ درۆزنە زیاتر نیت تۆ دەتوانێ شتانێک کە وتت بی سەلمێنی جۆلیۆس دەیسەلمێنم بەڵگەشت هەیە؟ بەڵێ وەلە ڕۆژەکە دادگا پێک بێت تەواوی بەڵگەکانم بە خزمەتیەوە دەدەم دڵنیابە ئەگەر نەتوانێ بیسەلمێنی هەر لەو دادگایەدا سەری خۆت بەبات دەدەی قبولی دەکەم بەڵام تۆ ئەگەر دەرکەوێکەوەکو مێردە پیسەکەت لەسەر ئاینی مەسیحیت تۆ و کوڕەکەت هەر بە زیندوی لە گۆڕ دەنێم بڕۆن تەواوی ئەم هەڕەشانە ئاکامی نییە زۆر ناخایەنێ کە ئەم خیانەتانە لەبیر دەچنەوە و خوداپەرستان هەر بەم چەشنە پەرەپێدانی بیر و باوەڕی خۆیان درێژە پێدەدەن دەبێنێ خاوەنشکۆ باشتر وایە بۆ سەرمەشقی باقی خوداپەرستەکان و لەبیر نەچوونەوە سەزادانی خاینەکان ئەم ڕووداوە لەسەر لەوحەیەکی بنووسرێ و لە کۆشکدا لەبەر چاو ڕاگیرێ کاتبم بە بانکەن کاتب ڕاوەستە دەمەوێت لەگەڵت قسە بکەم بڕوانە هێلن من دەتوانم لە دادگادا دژی تۆ شەهادەت نەدەم ئەگەر بیر لە خۆت ناکەیەوە بیر لە کوڕەکەت بکەوە بە کوڕەکەت دڵنیابە ئەگەر لەگەڵ من زەماوەند بکەیت منیش بە تۆ دەڵێم دڵنیابە ئەم ئاواتەت دەبێنێ و گۆڕ من دڵنیامە ڕۆژەکە ئێرکمین لەژێر خاکدا بنێژن تۆ ئەقڵ دێتە مێشکتدا بەڵام ڕۆژە زۆر دێرە کەمە بیرکەوە هێلن من دەتوانم تۆ بەختەوەرکەم من لەسەر دینی مێردەکەمم و ڕقم لە تۆ و تەواوی خوداکانی تۆیە ئەمەت لەبیر نەچێتەوە و هەر کارێکە دەتوانی بیکەی خۆتی لێ مەبوێرە دەتوانی ئەمەش لە دادگادا بڵێ بڕۆین گالۆس لەم کارت پەشیمان دەبیەوە هێلن دەبینی تۆ ناتوانی پێشمە کارەکانی من بگری هێلن لە خزمەتتان خاوەنشکۆ بنووسە لە سەردەمی ئیمپراتۆر جەنابی هادریانوس و لە سەردەمی حکوومەتی خاوەنشکۆ دیوکلتیانوس لە فیلادلفیادا
6 کەس لە ڕاوێژکارانی حکوومەتی بەنێوەکانی مەکسیمیدیانوس، تلمیخا، یۆڤانیس، سودینانوس، مارتینوس و دیناسیوس لەسەر دینی ڕوومیەکان نەمان و لە پەرستنی جەنابی ئیمپراتۆر خۆیان بوارد، چونکو چووبوونە سەر دینی پێغەمبەری درۆینەی عیسای ناسری. ئەوان بە خیانەتی یەکێک لە ئەفسەران لە بەندیخانە هەڵاتن و بە یارمەتی شوانێک ناوی ئەو شوانە چی بوو؟ ئانتۆنیۆس خاوەنشکۆ. ئەنتۆنیۆس لە شکەوتێک لە کێوی ئەندلوسا خۆیان حەشاردا، بەڵام سەربازانی ئیمپراتۆر ئەوانیان دۆزیەوە و بە فەرمانی فەرمانداری فیلادلفیا خاوەنشکۆ دیۆکلێتیانۆس هەر لەو ئەشکەوتەدا لەبەند کران تا لە برسێتی و تینوێتیدا بمرن و هەر ئەو ئەشکەوتە بوو بە گۆڕی ئەوان. ئەم نووسراوە لەسەر لەوحەیەکی مەفرەغی هەڵکەنن و لە خەزنەی کۆشکدا بە ناوی بەڵگەیەکی مێژویی بیپارێزن تا بەسەرهاتی خائینەکان ببێتە سەرمەشقی باقی خەڵک. بەسەر چاو خاوەنشکۆ.